وبختان وخير ومدوارم لهركهن ساق وسلامتون ام ديبيت لم سروبند حساسة لم دوران تاريخية ديبيت واجبه كمن بضرورة مزاني بو شفافية وتنوير ذهنية يارانا خيز كردوار سربخو وهر كردك كمخاطب ام دنگ اويد وقرار اتفاقي كتياب كويد كوملي قري ذهني بكيتو اما لنيوانا قرانكاري كي جدي بنيادين و قوردين وسروبند كبتوانيت تشبيهي بيبكي وسروبند جنگ جهانية أول بلان لم وسته بخاطر أويك امد دائما لنا وراس الداستانوتين امد دائما للدنياي كي ساخته وبرداختتين طبيعة كار كردن لسر ام ميزان
داتا پیان و ڕۆخان و سودۆساینس و درۆ و بەرهەم و ئەمانەی کە دروستەکرێت یا نۆرمە ژیانێک کە تعریفەکرێتەوە ئینسانەکان پێی ئێژن جەهانێک کە لە ناویا ئەژین یا تەنیا جەهانێک کە ئەتوانن تیا بژین ئەم دەراوێشتانەی هەست کە من وردە وردە دوای ئەم دیبەیتە ڕۆمە سەریان و ئیشارەیان پێکەم زەمەنی ئێستا بوو ئەگەر ئەم قسانە پێشووتر بکریایە و پێشووتر باسی بکریایە نە جێگەی خۆی ئەگرت و نە ئەوانەی کە مخاتەب من بوون و یارانە خێزە کوردەوارە سەر بخۆن بە باشی و بە دروستی دەرکیان نەکرد ئێستا کە هەرچی ڕووداوەکان بەرەو پێش ئەڕوات و تۆ تەمەنێکە دروست کردگە و شناسنامەیەکە دروست کردگە وردە وردە ئەتوانین ئیشارەی پێ بکەین سەرەتا من با لەگرا جیاوازیەک بکەم لە حەوزەیە جەنگ تەکە حەوزەیە ژیانە عمومیە خەڵکی بازنە ئەکسەریەتە ئێمەمانان بە هەمان جلو بەرگە ناوە ڕەختەخاوەکەمان ناوە خیابان ناوە ماشین تینە ناوە فەزای ئیجتیماعی فەزای سیاسی و فەزای جەنگ لە کاتێکا تۆ بۆ هەر جێگەیەکی تایبەت لە باسێکی تایبەت لەبەر ئەەکەی چون ئەم جێگانە تەکە یەکتریا فەرقیان هەست دیارە ئێمە وەکو بینەرە تەلەڤیزیۆن و شنەوەندەی ڕادیۆ و مەسرف کنندەی مەحسوڵاتە میدیایی و بەرئاماج ئەدرێن و یەکسرە بۆمبارانمان ئەکەن و پێمان وایە ئەمە شتێکی نۆرماڵە و ئەتوانێت اتفاقێکی دروستی تیا بێتە دەرەوە سەرەتا من وەبیرتان بێمەوە لەناوە خوداکان یۆنانیە کەس بەناوە پرمۆتە جزء خوداکان یۆنانە سەردەمە پرمۆتە بەشەر لە تاریکیە ئەژیت ئاگر ناناسێت سەرمایەسی تاریکیە و ئاگر شتێکە لە نەزدە خوداکانە یۆنانە پرمۆتە ئاگر ئەدزێ لە خوداکان و ئەیدا بە بەشەر خۆی پێگەرمەکاتەوە خواردنی پێدروسەکە بەکاری تێرێ بۆ ڕۆشنایی و خوداکانی تر بەمە ئەزانن یەخەی پرمۆتە ئەگرن و ئێژن تۆ حەقت نەبوو ئەنسوورێکی خودایی بەی بە بەشەر خاکی و پرمۆتە مجازاتەکەن ئەی وەسن و قەیدارێک هەرچی ڕۆژە هەڵۆ یەکتێت جەرگی ئەخوات و دیسانەوە ڕۆژە بعدی دووبارە جەرگی دەرتێت و هەڵۆکەتی جەرگی ئەخوا بۆ چون ئاگری لە خوداکان دزی لەناوە ئێمەیە و قەومی کریاگە کووردا کەسێ ئاگر خوداکانی نەدزی ئەگەر ئێمە فکرەکەین کە فرشتێک لەم دنیای ئەمڕۆ بۆ ئێمە پەدیدەیەکی تازەوە دەستکردە ئێمە نییە هەر لە سیستەمە کۆمەڵایەتی تا دابەشکردنە سیستەمە دەسەڵاتە گشتی بەناوە دەوڵەت تا کەرەستەگەلە تەکنۆلۆژیک و ئەبزارەکان کە کارە دەستە ئێمە نییە و ئێمە نەمان ناسیگە تا ئەوروپایەکان بە ئێمە معڕەفیان کردگە و ڕۆژ ئاواییەکان ئیشە بزانین لە حەوزەگەلێکی تریشە ئێمە ئەو دیاردانە ناناسین مەشیایە کەسێک ئاگری لە لای خوداکان بدزیایە و بیدایە بەم خەڵکە سەرەتای قسە گەورەترین کێشەی ئێمەی کوردی و قەومی کریاگ ئەمەسە ئێمە ئینسانێک لە سلسلە مەراتب ئەقڵی شخصیەتیە گەورەمان نییە یعنی ئێمە گشتمان مەوجوداتە مسەتاحێکین کە پێشمان وایە کەرامەتمان هەسوو ئەخلاقیشمان هەسوو بەڵام لەناو ئێمە ئینسانگەلێ مەوجود نییەن کە پێیان بێژی ئەلیتە کوردی تۆ شتێکت بەناوە ئەلیتە کوردی نییە ئەلیتیانە ئینسان دارای نفوزە تاڵە بە قودرەت تۆ نیتە تماشای ئەم فەزا مەکەن کە پێتان وایە حکوومەتە ئەقلیمی مەوجودە ئەحزاب منتەسەب بە کوردی مەوجودە تۆ بە زوانە ئەوامە خۆمان سنەتە ئینسانە گەورە پەروەردەکردنت نییە بۆیە زوانێکی مسەتەح تێگەیشتنێکی مسەتەح لە دنیا و ئوسوولەن حاڵیمان نییە واینە کوێی دنیا
مثال دەدەم کینگز چارلز سێوەم پادشای بریتانیا لە کۆنگرەسە ئامریکا سخنڕانی کردەگە. من سوێن دەخۆم لە ناوە کوردەوە قەومی کریاگە پیاگی تیانە بتوانێت لەسەر ئەو سخنڕانیەی چارلز سێوەم ساعتی قسە بکە، تحلیلیکە، تەفسیریکە شەرایطەکەی ئەمەی کە کۆنگرسمەنەکانە ئەمریکا جارێ 10 دقیقەیە ئەوەڵ فقط چەپڵە لێدەن بۆ پادشاهە بریتانیا. لە ساڵگەردە 250 ساڵەی ئێستقلالە ئەمریکا چارلز سێوەم لە کۆنگرەسە ئەمریکا سخنڕانی کرد هەفتەی ڕابردوو. کەواتە قەیرانە ئەوەڵ ئەوەسە ئێمە گەورەمانتیانە، گەورەی بە پوڵ نییە، ڕێی سفیدە بنەماڵەیەک بوون نییە، گەورەی یانێ ئەو جۆرەی کە وەختێک کینگز چارلز لە ناوە کۆنگرەسە ئەمریکا خەریکە قسەکە دەرمۆردە خۆی قسەکە مردمەکی تر قسەکە و دەرمۆردە گۆی زەمین قسەکە. ئێمە معمولەن مردمانێکی لۆکاڵیە بچووکە قەتیسماگین لە وەزعیەتە خۆمانە. جای سەبا من ئەمانە تەفکیکە. وۆیس ئۆف ئەمریکا فەهیمە خزرە حەیدەری بەرنامەیەکی دروست کردە بەناوە ئۆمق مەیدان مەجیدە زەمانی برتگە ئەیداتە بەرپرسیار. مەجیدە زەمانی کێس؟ مەجیدە زەمانی هەر ئەو کەسەسە کە بەخۆی ئێژێ کار ئافرین میلیاردرە ئێرانیەکەی لەندەن وا کۆنگرەیە ئێرانە ئازادی دانیا و ئەم ئەحزاب منتەسەب بە کوردیشێ داوەت کرد چوونە ناوی. مەجیدە زەمانی دوای ئەوەی کە فشار تێت و پرسیارگە لە گەورەیەک مەترحەکەن ئەیواتە ئەم بەرنامە لەوێ خۆی پێناسە بکە کە تۆم سروەتە لەکوێ هاورد تۆ چۆن بە 10 ساڵ لە ئێران بووی بە میلیاردر بە دۆلار، تۆ کی کە ئەسڵەن شرکەتە کیانە بانکە کیانە دروست کردگە، دیجێ کالات دروست کردگە و لەگەڵ قاڵی بافا بووگی و ئیدعاەکەی کە نییە و ارتباتت نییە و ئێستا تۆ بۆ هاتگی کۆنگرێ ئازادە ئێرانیان نەگری. ئەم بەرنامە مردم کە سەیری ئەکا، مردم لە ڕێگەی حب و بوغز و سەیری ئەکا، مردم عادی سەرەتا علم بۆ خۆش هاتن و قین هاتن نییە. علم نەتیجەی حاصڵەکە، تۆ پێت خۆش وێ پێت ناخۆش وێت ئەو نەتیجە ئەدا بەدەسەوە، کاری بەوە نیە تۆ حەزی پێەکەی یا حەزی پێ ناکەی. ئێوە ئیشی بزانن کەسێک کە واردە فەزایە اجتماعی سیاسی و مبارزە ئەوێت ئیشی علمە مبارزە فێر بوێ، علمە سیاست فێر بوێ، بەجێ ئەمەی کە بکەوێتە لاژە لاژە پۆست مۆدرن و ئەدەبیات خوێندن و شان و شانە تاریخ فەلسەفە خستن، ئیشی ژئۆپۆلیتیک بزانێت، ئیشی ئەرکانە مادیە قدرت بزانێت، ئیشی بزانێ قدرەتی چۆن بنیان دەدرێ، چۆن پان و بەرین ئەکرێت و دەسەڵاتێ و چۆن ئەپارێزێت ئەیهێڵنەوە. ئیشی بزانێ نەقشی جغرافیا چێ، ئیشی بزانێ بازیگەران کین و ئیشی بزانێ دەسەڵات و قانونە دەسەڵات چه شکلیە. چوزانم بەحسە لە دموکراسی کردن و جمهوری خاهی و دیکتاتۆریەت وەمانە تۆڕەهاتێکە کە بۆ تەنزیمە بازی ئیستفادەی لێ ئەکەن، ئەوە کارە ئێوە نییە. سەرەتا با من دوای ئەم مقدمە بە مەسادیق دەست پێ بکەم و سعیکەم تاڵکێش زەهنە ئێوە بکەم، چون ئێمە ڕۆژگەرێکی حساسمان لە بەغاوە لە تاران هەست. منیش زەخیرەم لە ناوە ئێوەس. من ئێستا دانشگام نییە کۆمەڵی دیپلۆمات دروستکەم، من ئێستا دانشگام نییە کۆمەڵی کادرە گەورەیە سیاسی دروستکەم، من ئێستا دانشگام نییە تا لە ئێوە ڕەهبەران و ئەمیران و سەلاتین دروستکەم، وەلێ ئێستا بەڕەوەندە ساڵیانە بە ئێوە ئێژم کە تەمامە ئیرادە داستانە ئەنچێ کە پێی ئێژی کوردە قەومیەتنیکی وا لەکوێ و ئێوە وانەکرێ. سەرەتا ئەگەر خۆمتان لەبیر بێ من تەسویری هاتم بەرخوردم کرد. هەروە کە لە ناوە حەوزەی سیاسەتا کەسێکت بە ناوە مەکیاوەلی هەست، لە حەوزەی ڕەوانشناسیە جەماعەتیشە یا کراودا
کەسێک دەست بەناو گۆستاڤ لۆبن قسەگەلێکەکە کە خەڵک حەزی پێ ناکە، بەڵام ئەو ئێژێت هیچ وەخت جەماعەت ئاپۆڕەی خەڵک ئەقڵانیەتی لە تاکەکە زیاتر نییە. بگرە هەستە بە ئێش ناکە، بگرە جاهلە و بگرە جنایەتیشی لێ دەستێت. نکتەی ئەوەڵ مەکەونە شوێنە جەماعەت، مەکەونە شوێنە جەماعەت. نکتەی دووەم، گۆستاڤ لۆبن ئەژێت تەمەدۆن ئەشراف دروستیەکە، تەمەدۆن ئەشراف دروستیەکات، خەڵکە عادی دروستی ناکات، خەڵکە عادی کاری بەم شتانە نییە. ئەمە خەڵکە عادی کێس و خەڵکە عادی چیەکە؟ من کە هاتم گۆستاڤ لۆبن ئەژێ خەڵک بەسەریە، گوێی نییە. بۆیە من تەمامە دیبەیتەکانم سعی کرد تەسویری بکەم و سعیم کرد لە حەرەکات، لە حاڵاتە چێهرە، لە تۆنە دەنگ، ئەلا ڕقمەوەی کە ئەزانم بەردەنگە من نە گوێ ئەگرێ، نە بۆی مهمە، نە حاڵیەوێ منێژم چی بتوانم تەسویری دروستکەم لە شکڵە ئینسانە پیورە کوردیەک کە خۆی بە ئینسانێکی هاڕیاگی ڕەعیەتی کۆی لە نازانێت. ئەمە نکتەیەوە. نکتەی دووەم، ئێوە چاوتان تێبوو کە من لە تەمامە ئەم مدەتە بە حکوومەتە هەرێمە کوردستانەوە بە پارتیوە، بە یەکێتیوە، بە ئیخوانیوە، بە سەلەفیوە، بە کۆمەڵەوە، بە دیموکراتەوە، بە پەکەکەوە، ئێوە دیتان من نەڕەحمم کرد، نەدەسم لێیان پاراست و ئێوە دیتان تەمامە ماهیەتە قێزەوریان، وجودە سەخیفیانم دەرهاورد و دامە بەرە پێلەقە. تعبیر چ بوو؟ کاکە ڕخنە بگرە، ڕۆخێنەر نەوێ، داهێنەروێ. ئەم گووە کە ئەیخۆن، ئەم گووە کە ئەیخۆن گووی ئینسانە مەعمولیە. پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بازیگەرە دەسەڵاتە، ئەلیتە بە تەمام معناس و ئەلیت پەروەردەیەکە. ئەمانەی کە ئێوە ئەیوێنن بە عنوانە کوردباز، بە عنوانە خاندانە بارزانی و خاندانە تاڵەبانی و ئەم تێهەڵدریاگانەی دەستگاهای ئەمنیەتی حیزبیە، ئەمە چی نییە؟ حکمە ئەخلاقی نییە. ئەمانە مشتێ بەچکە ڕەعیەتن، ئەمانە ئەلیت نییەن، مشتێ بەچکە ڕەعیەتن کە کانونهای ئەمنیەتی دەسی کردگەوە قنیانەوە. ئەمانە هەر لە ناو کوردە و ڕەعیەت کریاگا جێگەیان هەست، لە لای هەر کەسێکی ترا لەم دنیادا ئەنیشن لە خۆیان تێهەڵدریاکتر نییە. ئەسڵەن ڕساڵەتە جەریانە سیاسیان ڕساڵەتە پاشکەوتە شوێنە گەورەکانە ئێرانی، عێراقی، تورکیە. بۆیە هیچ کام لەمانە نە تێئەگەیشتن نە ئەیان فەهمی من خودە دەسەڵاتە کوردم، خودە ئەشرافیەت گەورەئی و ئەلیت بوونە کوردم. بۆیە لەگرا دوو ڕوانگە هەست، تا تۆ زوانت پاککەیتۆ بزانە خەڵکە عادی متاڵەبەی هەست، خەڵکە عادی لە خۆی و دڵی پڕە، لە خۆی و پڕە لە قین، خەڵکە عادی لە خۆی و ئەحساسەکە فەقیرە، لە خۆی و قینی تێ لە کاورا، خەڵکە عادی. ئەمە قسەی خەڵکە عادیە. ئەلیتێت چیەکات؟ ئەلیتێت مەبەستی دەسەڵاتە سیاسیە چەمکێ دروست ئەکا بە ناوە دیموکراسی تا کاورای مسەتەح ڕەعیەت بە ناوە مەردم کە هیچ مەجالێکی لە بروزدانە خۆی نییە. ئێژە قیرم تێ لە جمهوری ئیسلامی و نانم نییە و گەرەکمە ئازادوم و هیچێکیشی بۆ ناکە، نە نەهادی بۆ دروستەکە، نە گروپی بۆ دروستەکە، نە ڕێکخراوەی بۆ دروستەکە، نە هیچ حرەکەتێکەکە. لە باشترین شێوەیە ئەوێتە قرتیەکی ناوی خیابان قەڕەداد، یا ئەوێتە فعالە حقوق حیوانات. ئەمە مشتێ ئینسانە مسەتەحن و ڕەعیەتن وە کۆیلەن کە وا لە فکرە چییە؟ وا لە فکر گیرفانیە، وا لە فکرەوەی کە شەواڵەکەی پای ئەوەسکایە ئەوەزینەکە. ئەم جۆرە متاڵەباتە هیچ وەخت محقق ناوێ. تۆرچی دەژێت تاریخ نیشانی نادات کە متاڵەبەیەکی مردم ئەگەر متاڵەبەیە ئیلیت نەبوو بێ لە هیچ کوێ تەرح بکرێ و جێبەجێ بکرێ.
هیچ وقت ئەگەر بەرحەسەبە اتفاق شتێک کە خەڵک گەرەکیوگە و شتێک کە ئیلیت گەرەکیوگە یەکی گرتگە جێبەجێ بووگە ئەمە یا اتفاقە یا ئەم شتێک کە خەڵک گەرەکێسی پێشووتر ئیلیت تەزریقی کردگە بە خەڵکی فێر کردگە قسەی نیاگە سەردەمی. مثالێک بم خەڵکە ئەوام چیەکە؟ خەڵکە ئەوام خەڵکە سلێمانیە، خەڵکە هەولێرە، خەڵکە کرماشانە، وا لە فکرە چی؟ وا لە فکرە موچە، وا لە فکرە چی؟ ئەوە پارتی دزی ئەکا، پارتی دزی ئەکا. ئەو نیە لە جێگەیەکە بفەهمێ ئەگرا گوستەریە سەرزەمینیە منافع جمعی یعنی چی، منافع ملی یعنی چی، ملی یعنی چی، دەسەڵات یعنی چی. ئەم بیر ئەکاتۆ لە خۆی و لە پیکاپەکەی و لە سەیرانکردن. بۆی تۆ نەدی یەک نەفەر هەڵوێستێ بەرامبەر بە وەزعیەتە کەرکووک بگرێ، یەک نەفەر بەرامبەر بە شێوەیە داپۆساندنە خەڵک لە بەرامبەرە ئەمانە مۆزع بگرێ. بزانە مثالێک بێرم. ئەم زۆڵە حیزانەی کوردبازی و داردەسە کانونگە لە ئەمنیەتین ئەمە ئەخلاقی نییەها، ئەمە بۆ معناسە حیزن، ئەمە بۆ معناسە هیچ وجودێکی گەورەیان نییە، ئەمە بۆ معناسە گەورە نیەن. لە باشترین حاڵەتە ئەکسکیوزێکیان ئەهاورد لەبەرەوەی دەردەمت داخن. ئەیان وت بە هەر چوار پاچکەکەی کوردستانەوە بەو گشتە خوێنە داگمانە خوێنیشیان نەداگا بیدێتە دەمی یەکتری 100,000 نەفر کوشتیان نەداگە. ئاڵمان جەنگەجانی 2.8 ملیۆنیدا هیچ خوێنێکیان نەداگا، هیچ خوێنێک بە قیاسە بە هیچ کەسی لەم دنیا خوێنیان نەداگە. درۆکە. ئێشی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بپارێزین هەر ئەمانە هەست. خۆ خەڵکە عادی کە موچەی نادەن، خەڵکە عادی کە وەزعیەتی خراوە بۆڵە بۆڵەکە، ئەوی شتێت تحتە ناوە کوردایەتی و ملیگەرایی ئەم ئستدلالە تێرێتەوە. بەشکە حیزەکانە کۆمەڵە و دموکرات و ئەحزاب منتەسەب بە کوردیش ئێژن ئێمە لەبەر ئەمنیەتە ئیقلیمە کوردستان کارێ ناکەین. ئەو حیز ئەم حیزە، ئەمە خەڵک نایفامێ، خەڵکی ژیژێ ئامین و سەلیم و بخوا شتە قەشەنگێکە. بەڵام من ئێژم من کە خۆم بە ساحێ و دەسەڵات بە زەرف و بە مەرجعە ئەم کارە ئەزانم، ئێژم کۆنە حیزە پارتی، کۆنە حیزە یەکێتی ئەمەی تۆ بەناوە ئیقلیمە کوردستان دروستە کردگە شارداریە سێمە حافزە ئەمە وەزعیەتێکە پێ ئێژن وەزعیەتی گەمار و خواردن لە ناوە قەڵا. خەڵکێک لە ناوە قەڵا گەمار و بدرێ تووشی نەخۆشی دەرونی ئەوێ، عاشقە داگیرکەر و گەمار و دەرەخۆی ئەوێ، بیری لێ ئەکاتۆ ئێژێ من ئینسانە کەسیفێک بووم، ئەوەی گەمار و میداگە ئینسان خاسێکە، پێژن سندرۆم ئەستۆکۆڵم. تۆ هاتی سێمە حافزە هاورد تەمامە کوردە قەومیەتنیکیت کردە بارمتە تا وەزعیەتە قەڵایە لە گەمارۆ تەحمیلکەی بە کورد. 31 ساڵە حکوومەتە تۆ لە کورد بێشەرەف، جاکەش، درۆزن، بێبەرودووە خوێڕی دروست کردە لە تەمامە کوردەکەەوە ئێوە بەعسی بوون. تۆ لەبەرەوەی ئاوتەماتە لە ئێران بێ هەر جاکەش یەکەکەی و بە ئێمەشی ئەدەی، تۆ شەهامەتە لە کووردا کوشتە، دلێری لە کووردا کوشتەگە. ئەم حکوومەتە گەوادەی هەرێمتە لە بین بچی کورد ئازادەوێ، کورد شەهامەتی بۆ گەڕێتەوە، دلێری بۆ گەڕێتەوە، قارەمانێتی بۆ گەڕێتەوە. تۆ کۆزەڵە مشکێ یاخوان نەشکێ بە شەرایەتە گەمارۆ ناخە کوردە داپۆساند. تۆ بۆیە تۆ مەوجودی غڵاتت کرد، بێجات کرد، فاسد ئەم گەواتخانەی ئیقلیمە کوردستان دەکۆکەی تۆ وە کۆیەکەی تۆ. ئەمە نە نەتیجەی ئێمەس نە بەرهەمە ئێمەس، ئەمە باعەسە داپۆسانە ئێمەس.
بس ئێوە لە گرادیتان جێگەیە کە من نوێسیاگەم جێگەی ئلیتە، جێگەی ڕعیەت نییە. من نێمە شوێنە نانە ڕقە و دەسەڵاتە کورسیەک و ئەمانە نییە. ئەوە خەڵک واسە، من وانیم، تۆیش واناوی. تۆ لە زوانە متاڵبە قسە ناکەی. مەسەڵە من هەڵەگەڕێمەوە ئێژم دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە پێگەیە بێسزاکانە ئێرانی گو ئەخوا بۆمبە ئەتۆمی نییە. 50 ساڵە ئیدعا ئەکارێژە بۆمبە ئەتۆم دروستەکەم، تا ئێستا دروستی نەکردم. بۆ ئەم مثالێک بەم ئێوە متەوەجێ بوون. ئەم دەڵە حیزە کورد بازانتە دیگە ئێژن کرماشان کەینە کورد. کرماشان هەر شارێ خسڵەتە تایبەت و خۆی هەست. کرماشان خسڵەتە تایبەتێکی هەست. کرماشان شارێکە کە ڕۆحیە شاری ڕۆحی پاڵەوانی و خۆزلزانیە. هیچ وەختێ کرماشانیەک کە ڕۆحی پاڵەوانی و خۆزلزانی هەست ناچێتە ژێرە بارە ئەمانە. یعنی چی؟ با مثال بم. بزانە تۆ کە ڕۆحیە پاڵەوانی و خۆزلزانی بوێ، وەختێ تێتە ناوە خیابان شەڕە دوو نەفەر ئەوێنی خۆتە پێناگیرێ، خۆتە پێناگیرێ. ئەوەڵ دەفە سعیەکەی جگێکەی تۆ. ئەگەر جگێ نەکریاوە بۆت کاورە هەڕووداری کرد، ئەو وەختە تەرەف ئەوە نییە وا دەست ئەخوا، تەرەفە ئەوە تۆی وە تۆ لێ هێدەی. ئەمە گەورەیکەین و گەورەیکەین و ئەمە ڕۆحی مردمە کرماشانە. شار نەدێهاتە ئەتراف کرماشان، شار نەپاوە نەسەرپێڵ، شارە کرماشان. بۆیە کرماشانی وەختێ بەحسە ئێرانەکرێ خۆی لە گشتیان و ئێرانی ترەزانی، خۆی وە قارەمان و پاڵەوانە زانی. ئەچێ بەگژ ئەمریکا، چون بە نامەردی ئەزانێ خۆی بچوو کاتۆ ئیدعاینێت، بە نامەردی ئەزانی خۆی بچوو کاتەوە ئیدعاینێت. بە حیاتی دانێ کرماشانی نایژێ من ئوستانە کرماشان گەرەک بە جگێ بکەمەوە بچووکە. ئەم تبقە ئەم تاریخ فاسدە پێی وایە کرماشان پێتەختە ساسانیانوگە. بۆ ئەوەی بتوانی دەردەمە کرماشانی بوێسی ئیشی لە کرماشانی فرە پیاکتروی. ئیشی تۆ لە جیگەیە کا بوێسی ئەو لە پیاگی لە تۆ کەمبێرێ. کرماشانی ناوێتە کوردە، کرماشانی تەوهین بکەی وە کورد، چون خۆیەوە پیاگەزانێ تێ هەڵدا ناکە، لە هەر کوێ بووی تێ هەڵدا ناکە، دەستیشی لێ هەڵناگرێ. بەڵام تۆ وەختی هاتی وتێ من کورد بازم و تاڵەبە توڵەبم، کرماشانی ئاری لێتێ ئەم قسە بکە، ئاری لێتێ ئەیبە. وەسە کاورا هەز ئەواتە دەردانی میوە ناسێنێ، 4 کیلۆ میوە ئەسێنێ ئاری لێتێ یەکدانە میوە بسێنێ. کرماشانی ئاری لێتێ ئەو قسە بکە. کاکە کرماشان قوت بە ڕۆمانە فارسیە، کرماشان قوت بە ئەدەبیات فارسیە، کرماشان تەمامە سینەما و سدا و سیمایە دەوڵەتە ئێرانی لەسەر دەستە کرماشانوگە. تۆ بۆ خاتری ئەوەی کە کرماشانی بچووک نەکەی تۆشی لە کرماشانی فرەزلتروی، ئەگەر لە کرماشانی لە کاوراوە دعای پیاگێتیتی فرەزلتروی. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کاورای نەمایەندەی کرماشان ئێژێ کەسێ حەقە تەسلیم و مزاکرەی نییە، ئاخێز سەرتر ویسیاگە ئێژێ بێشەرەفگە لە فاسد پاتان کێشنە دواوە تەسلیمە ئەمریکا بوون جڕدانەدەم. گوتان خواردگە شەڕ ناکەن، گوتان خوارگە ملیۆنتان لێ ناکوژێت، گوتان خوارگە خارجی تێنە سەرە خۆتان. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نایژی کرماشان جگێکرا، ئاخش کوردەوارە سەربەخۆژی تاران هەنێمەس بەغا هەنێمەس. ئەمە کاورای کرماشانی لە بەرامبەریا کەم تێرێ، چون تۆ فرە پیاکتری لە ئەو، فرە پیاکتری لە ئەو. تۆ نە بچووکی، نە قەوارە بچووکی، نە سەخیفی، نە چنووکی. هەچ کام لەم
سخيفکە لە حیزبیە پایانە کرماشان ناخوات، هیچ کەسێ ناچێتە ژێرەباریان، هیچ کەسێ قبولیان ناکە. بۆ تۆ ڕەوانشناسیە ئەم شارە نازانیت، هەروە کە تۆ ئەڕۆیتە ناوە شارە سنە، شارە سنە شارێکە خەیلی شارە، خەیلی شیکە، بۆی تۆ لە ناو سنە محوەرە چەپ جواوەداتۆ چون شیکە ئەوسا نەئیستە 50 ساڵە پێش. دەمە قۆپان بازی و دەهاتی بازی لە سنە جواو ناداتەوە، دێهاتی ناتوانێت بێتە ناو سنە. ئەگەر تۆ ئەمانە نەزانی، تۆ ئوسوولەن پەخمەیەکی هاتکیتە ناوە ئەم فەزا و لە ناوە ئەم فەزا کارێکی ترە بێجگەل لەوەی کە شغڵەتە و دەرامەدت ئەمەسە جێبەجێ ناکەی. پس بەحسە ئەوڵە ئێمە ئلیت بوون و ڕەعیەت بوونە، ئلیت بوون و ڕەعیەت بوون. ئەم نگاه کە ئێوە فکرەکەن من قسە ئەەکەم گەرەکمە ئاپۆڕەی خەڵکی بەرەو خوان بێرم، ئاپۆڕەی خەڵکی بەرەو من نایێت. جایسە تۆزیح دەم نەموت لۆبۆن ئێژێت جەماعەت ئەقڵی نییە ئیشیشی پێ ناگات. ئۆکەی تو جملەیەک دائیمە نەبیسی ئێژن دەوڵەتە ئێرانی ئێعدام ئەکا، دەوڵەتە ئێرانی ئێعدام ئەکا تا سەرکوت بکە و خەڵک بترسێنێ. ئەم گوزارە نەتیجەکەی غەڵەتە، خەڵک ناترسێن. خەڵک هیچ وەخت ناترسێ، خەڵک کولەن ترسیاک هەس. هیچ خەڵکێ هیچ بڕیارێکی نەداگە لە خیابانێکا کۆبوێتۆ تا تۆ بیانگری بیان کوژێمانە بترسن. خەڵک بە مەحزێ ئەمەی کە کۆ ئەوێت و دۆری یەکتری ناترسێ، ترسی نامێنێ، زۆری فرە ئەوێ، ئەنەژی فرە ئەوێ. ئەم درۆ بۆ ئەکەن، ئەم درۆ بۆ ئەکەن. بزانە مثالێک بەم تا تێبگەی فاسدەکانە پێگەی بێکەیفەریانی ئێرانی ئێژن 18 و 19 دەی کودتای ئەمریکایی ئیسرائیلی بوو بە هاوکاری ئەدێ لە ناوخۆ کە جمهوری ئیسلامی بڕۆخێنن. ئۆکەی کودتا بوو. ئێوە بە من بێژن لە تاریخە جمهوری ئیسلامیە و لە تاریخە دەوڵەتە ئێرانە، دەوڵەتە ئێران هاتگە بێجگەلەوەی تاکە کەس بگری لە ناو خیابانە بێ کەس و کارتی هەڵدریاک و ئێعدامیکە، یەک ڕەدیفە پشتە سەر یەک ئەلیتی گرکەوە ئێعدامیانەکە. مەسەڵەن ئێژێ جەریانە فڵان ئەمە لە تەرحە کودتا بوون مەرتی کە توێژی کودتا کریاگە. ئەم کودتا ئەحیانەن مثالێک بەم تو کودتای نوژەت هەست ساڵە 58 کودتای نوژە معلومە کێیکە ئەرتەشێکە، پایگاه شکاریە نوژەیە هەمەدانێکە. بۆیە تۆ ئەرتەشیەکان ئەگری ئەس دەم کۆمەڵێ دەرەجەدارە گەورەی ئەرتەشی ئێعدامەکەی کولەن ئەرتەشە خەسێنی. بێجگە ئەم واقعە تۆ باوەڕەکەی لە کودتای دەیمانگە هیچ شەبەکەیەکی گەورەیە سەرانە ئیلیتی جمهوری ئیسلامی ناگری و لە تێهەڵدریاگە لە خیابانە سەتڵ ئاشخاڵێکی ئاگرداگای گری ئەیدامێکێژی خەڵکە ترسێنێ، خەڵک ناترسێ. لەگرا یەک دەرسی واتیا بۆ تۆی ئاخیزی کە ئینسانە مسەتەحە ئەحمەق نەوی، ئینسانە ئەلیتوی. بزانە ئلیتگەرە ئێرانی دەوڵەتە ئێرانی گشتیان تەکە، گشتیان بەچە ئەمریکان، شەڕیانە لە ناوخۆ لەبەرەوەی گرەکیانە خۆ بنوێنن بە ئەربابوەسە، دوودانە ژن ناوی حەرەمسەرا، شەڕیانە بزانن ئەمشەو کێ بڕواتە باوەشە پادشا. پادشا بۆی مهم نییە، 200 دانە ژنی خسکەسە حەرەمسەرا، ئەمانە خەریکن پڕچی یەکتری ئەکێشن کێ ئەمشەو ئەڕوات تەختە پادشا گەرمەکە. بزانە ڕۆزنامەیە سایتە تەسنیم
ئێژێ جەلیلی و تەرەفدارانە جەلیلی لوبیای سەحرامی زیانواپی ئەمانە جاسووسە ئیسرائیلن. جەلیلی جبهەی پایداری جاسووسە ئیسرائیلن. ئەمە تۆ ناوێنی ڕەدیفێکی بان لە کاربەدەستانە جبهەی پایداری بگیرێت تحت ناو بەشدارانە کودەتا. دەسوورەتەکە تەسنیمە حفاظەتە ئەتلاعاتە سپاه پاسداران ئێژێ ئەمە جاسووسە ئیسرائیلە بۆ چون گشتیان جاسووسە ئیسرائیلە، چون ئەمانە بدونە حمایەتە دەوڵەت ئەمریکا مەجال بوون و ئیدارەکردن و مانەوەیان بە تاران نییە. ئینسانە ئەحماق، ئینسانە مسەتەح، مردمە مەجبوری وا لە ناو پەدیدەی دموکراسی و حەزی پێکەم یا حەزی پێ ناکەم و متوەجهن ئەمە وەسە ئەمەی کە تۆ دەرمورد پەدیدەی بیماریە تحقیقکەی. مثلا دەرمورد بیماری سەرەتان و دەرمورد داروی سەرەتان ناگەهان تۆ بووی تۆ تەرەفدارە داروی سەرەتان مەرگ بەر سلولە سەرەتانی بکەی با مەرتیکەی ئەحماق. تۆ ئەوڵ دەفە سەرەتان بناسە سەرەتان سلولە سەرەتان و ئەوەی کە سەرەتان چی ئەکا تا ئۆرگانیزمێ لە کار ئەخا و داروی سەرەتان شیمی دەرمانی پرۆسەس دەرمان. تۆ بە عنوانە پزیشکێک نیوترالی بەرامبەر بە هەرچی نەخۆشیە. تۆ هەرچی ڕۆژە تەزاهورات ناکەی لە خیابان مەرگ بەر سەرەتان. عزیز ئەمە کارە مردمە مسەتەحە بێ ئەقڵە ئەحمەقە ڕەعیەتە. وا مەجیدە زەمانی تێ ئێژێ تۆهمەت و من مەدەن کارێ مەکەن کەسێ لەم فەزای سیاسی ئێرانە کار نەکا. ئای مەجیدە زەمانی گەوا باو تۆ کێ داواتی کردی بێتە فەزای سیاسی؟ ئەسم بۆ هاتکیتە فەزای سیاسی؟ تۆ 1 ملیارد دلار پوڵت زیگە. تۆ بوتی سازمان و نەهادێ دروسەکەی 400 دانە خوێڕی ئەوەی تەناوی دای ئەنی بۆ لێ کاکە مەجید زەمانی هەر تەماشەی کارنامەکەی بکەن. ێژێ من دانێتی هەڵدریا تەحسیل کردە لە ئامریکا ساڵ 2007 هاتمەوە ئێران ئیدەیەکی ئستارتاپیم برد دام بە بەخشە خوسوسی ئێران ئیدەیە سەرمایە گوزار و خوسوسی هاتن 30 ملیۆن دلاریان دانیا پرۆژەکە گرتی. مردمە تێ هەڵدریاک و هیچ دەرکێکی نییە لە ژیانە ئیجتیماعی فقط گەرێکی پارویە نان کاتە خوارۆ و هەچێ ناتوانێ بکە و هیچ دەرکێکی نییە. ئەم مردمە 50 من خەرج ناکە نەهادی دروستکە. ئای مەجیدە زەمانی تۆ بۆ 1 ملیۆن پۆند خەرجەکەی 400 بۆگەن لە دەوری یەکتریا کۆکەی تۆ بۆم کارەکەی چون تۆ بیزنس ئەزانی مردمە گەواد نایزانێ. بزانە هەر ئەم قسەی مەجیدە زەمانیە قبولکەین ڕاستەکە. 1 دانە ئیدەی واتیا جوانە دانشجوویەکە هاتکەسەوە و خۆشیان تێ لە ئیدەکەی 30 ملیۆن دلاری پێ ئەدەن کێ؟ ئەو ئێژێ ئەشخاصە پوڵدارە ئێرانی. کاکە بڕۆ ناوە حکوم بڕۆ ناوە ئەو مردمە کوردە بگەڕێ ناو ئەو مردمە مسەتەحە بگەڕێ بێژە من ئیدەیەکم وا پێ ئیدەکەم ئەمەسە. بزانە ئەم جاکەشکە لە 100 دلار لە دەستیان تێدە دەر چ بەڕەسێ بەمەیکە خەڵکە عادی بێت 100 دلار خەرج کات نەهادی بۆ خۆی دروستکە. سوالای مەجید زەمانی تۆ کنگریە ئازادی ئێرانیان بۆگری تۆ کێی؟ من بەچکە پوڵدارێکی پوڵ دروستکەرم. ئەمە بعد بیزنسەکەتە ئیلیت یعنی ئەمە هەر لە دەسەڵات ئەوێسێ ئەمە ئەم پوڵە کە هەسێ کاتە قودرەتە سیاسی وا لە ناو قودرەتە سیاسیە. ئەم ئاغا ئەیجنتە پوڵگە لە گەورەس. ئەم ئاغا ئەیجنتە کەسانێکە کەوانە کانونگە لە قودرەتە ئێرانیا دەمامەک بوو دەمامەک خۆ ئەگۆڕن مەرحەلە بە مەرحەلە. مردمە ئەحمەق کێس مردمە ئەحمەق وەسێژی من دموکراسیم گەرەکە نایزانێ دموکراسی چیە. جمهوری خەڵخە کۆنگۆ دموکراسیە. اتحاد جەماهیر سۆسیالیستی شەوروی دموکراسی بوو. پاکستان دموکراسیە. ئێران ئەدعاکا دموکراسیە. یاڵەتە متحدەی ئەمریکا بە 2 حیزبە دموکرات و جمهوریخا بە 2 کاندیدە کامەلا هەریس و دۆناڵد ترامپ پێژن دموکراسی. ئەخە یا تۆ حاڵیت نەهوگە دموکراسی چیە؟
یا تو نافامی دموکراسی چیه؟ یا اما یه مفهومی که لمجبوری خوتا تو اصلا انسان بی خودی کی بعنوان توده جمعیت انسان بی خودی کی بويا هرچیش تأينين دمتو تخوت هيتشي نيي شوان پروروتي اي وحيز الناويرن امن بوچي اهنيرن اما مردم مسطح ياران آخذ ادبيات مردم مسطح لابوان آخذ كردوار السربخو ادعاء حاكمية برخاور ميانه اكا چپلزن هيج بروفيوزي نيه كرد ايما تعريفية كينو كرد منم سمو منو كرد منم ايوان كسيتر نيه نظري كسيتر مهم نيه بياغا بيت جهاني كيتر باشتر لجهان ايما بيري متوجبون قسي اوامانا نكنها مسألة ايما عدالة من اخلاق مسألة ايما مسألة كرد كساني وكو ايما كساني كخوان وبياغا زانن دا الصلاة كان لي برياغا او نقدت ما نستيريني و تو تشتيك اللي بسينن تشتيك الجراكويت بورك الدنيا بشق الدنيا تيريتي و ايما السؤال كرا حيج كسيكني سيكا مشتي حيزك حزبيان دروس كردقا بوغاسو رعيته شوينه قانون قل امنيتي ناني بي بدا تا كرد بقري وبجمعنا إليت كي إليتا ام حزبيانا إليتن كرم جاكشانا وردو درسيان شون الجير خايي مجيد الزماني بو 1 مليون پوند مجيد الزماني دانش جويك تاكا كسيك كادعاكا 2007 كسيران 1 مليار دولار پولي ديران دراورقا دي اگر امانا بياغون بشرون اگر امانا قورون إليتون اچن جير چتر او تا او بيان جيت وقاني پس مجید زمانی دانی پخمس ماشي قیافه بکن دانی پخمس مجید زمانی حکی نیه بلام او بو اتوانی 1 مليون پوند خرج کا ام چوار صحیزه لدور خوی کوکاتو بو امانه على رقموي كلاشينكوفيان هز بوليان هز او بيكاكاي حيزه حتى بنقاقه وانا والدولار وكو قحبه بجاكا كان اي تشيقاند بيوانا وكونغرا بو چون او اليتا امانه قنرن تا اگر مشخص بو او منم سبارت بخليج نزردم او منم تاران بلامو مهمه او منم بلامو مهمه چون هلسو كوتكن بو چون مخم بحاكمه اقرا ازانم اما بادعانيه اگر تو بروسيسيك تي نكردوي بمجيوي بقسنات واني بيكي ار ادعاي اما اي واحد كامتنات وان ادعاي مالكيت بردوكاني بكن ادعاي اداري ديك بكن من ادعاي اداري خاورمي اناكم خو اما ادعاني اما تشاخان كردنيه اما اشي تو وجودك يدبويت وجودك يدنوي تو قنري برويت شوينه مطالبه بازي امن بو مهمني تو تش قزاوتك كي لزوانم تو مال اوني بتواني قزاوه لسر ممكن تو حر مهمني تو ابزار دسم مني نني روبه من ادي بزانا ايما دو قوناغ ماناز دو قوناغك من روخاندن بروكراسي دولة ايران قوناغك من قوناغ ايجابي دانان دا صلاة كردانه بو روخان دولة ايراني من احتياج محج كمتانية بو دانان دا صلاة خم او جار يارانو رولا قل كردم قرأك تداينيم هاتن داي انيم نا هاتن بشخوم دا انيم تي حلدان تانكم بو اولين بار لتاريخها ولعصر معاصرة خريكم كومالي اللي توقوري كرد دروزكم بغا عن بوليتيك بتيجيشتنا لدى صلاة وموازنة دا صلاة من لدى صلاة يجيكم ويتي حلدان قشتانكم ام جاكشة قداسة فروشي وكراس بوغن وقازي حميق نرو تيري هل يتكين يجي مصم بين برخوا وخلقي كل بيزليك مبو تارانا رم تيهال درياك
من تو فرق قارماني تو لكركو كرديان وقتم تو ذات ندم كيتو تو لسوريا غايريا ذات ندم كيتو خبيري تو فكركي من لسرتو حساوة كم تو عدديكي بۆڕی خەڵک ئەو تێ هەڵدریاگانە بوون وا ڕوودا و ئاوا تیڤی و پارتی و یەکێتی و پەکەکە هاوردنی ناوە خیابان هیچ خیرەتێکیانتیان نییە پۆڕەی جەمعیەت هیچی نییە نە قەداسەتی هەست نە ئەخلاقی هەست نە وجودی هەست هیچی نییە دڵی پێ خۆش نەکەن وا ئیستە زرمەیەتی گەرم ئەون زرمە نایە ساردەون ئاخەزە کوردەوارە سەر بەخۆ وەرچەرخانێکی بنیادینە لەم فەزا بۆ دەوڵەتە ئێرانی ناڕوا یارانە ئێمە بگرێ ئیستا لە شارەکانە کوردەوارە لەسەر باڵەبانە یارانە ئێمە پەرچەمە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ خەریکە تەکانە خوات لە سنەوە تا جوانڕۆ تا کرماشان تا مەریوان تا بانە بۆ زاتیانیە نزیکە یارانە ئێمە بوون چون من ئیلیتم تۆجۆتان نەکرد ئاوتم ئێژن جەلیلی جاسووسە ئیسرائیلە زاتیان نیە بڕۆنە سۆراغی من لەم فاسدە بەچکە دایک و باوکانەی ئێرانە خەیلی گەورەترم من دانەیە کوردم متاڵەبە تەڵەبە حەیزە بەچکە داهاتیە دەسو پێسواوم منافقة تفرقة شي حيز نيم خوكم حزبانة لولاو كردم ولولاو كرد جنيب إيراني ولولاو إيراني قبولهم ناكنو أما السرزمين من السقباب تو غلط أكي لزاهدان لشابهار معاملة أكي بيجا أكي بيسا أكنم بودا سيبونا وين دليلي چيه أولين براوردي كإيكات أولين براورد مسا أولين زربية كيخوا لمقابلة أم حيزة كرد بازانة ودولة إيراني 100 سالة كاريان لسركا مشتي حيزو كرد بازو قوا وبرشم حيزو حكومة إقليم وأماني دروس كردقا أمانة قشت يعني كيكن سرطاء يكر باسن قشت يعني كيكن يك حيز يك نقنة يك أدبيات مشتي قواد وجاكش وجاسوس وحيز الدنيا وانا دورو برقني يكتريا لمقابلة أمانة ب180 درجة تفاوت بالجهان قورة بفلسفية كرديات وآئين كردان آخذ كردوار سر بخوفي سياقة بمحزة دس بردن تمام أما باطلويتو تمام أما باطلويتو يعني مليار دولار و دولة إيراني خرجي كردقة استا alternatiفي كي تسرنج راكشي كأما نقومي إتنيكية نمطالبة بازتي هالدرياغة بلكو لقش كسي بياكتره قصلتكي كرماشان مود بوتان آخيز لسطح مردانقيا ولنهاية مردانقيا كس لما زيادة ناتواني بيريت نبى ناسيوناليزم إيراني ونبى حيج ناسيوناليزم ناتواني أمسط على قوري وعزم الطلبية كأخيزة زي بيريتي كواتا إيما احتياج من بخلق الزور وبورنيا إيما كومالي رولي آخيزي كردمان قركا كإليتوي نخيريوي او بايان بربوق ممو لقرا دولة نيو اما انا قسي إليتوية حاليد بو قسي عوامل تيها الدرياغة إليت أهمن وتنهائي لمقابلة تكتك أمانة ويسيام كسيشان وبياكا ساوناكم من دولة إيراني وبياكا ساوناكم مش تبشكا حيز وبياكا ساوكم ننزريان بلاون أصلا أمانو بشر ناوينم مش بوزينان وتكامل عقليان بيانا كرقا كسي تكامل عقلي بيانا كرقا وجداني تيا شكل نقرتقا آقاهي تيا شكل نقرقا ريك تكب برازو تبيعتو خوايك يكن ما أنا عصر جادو قريب بويا نا اعتلافيان بلامو مهمة
نەهەڵ سوکەوتە حیزە حیزەیان من لە تاران نایاڵم بگریسێت و بەچکە حیز تۆ فکرەکەی لەگرا ئەوەی تۆ ئەو دیو دۆ شارستانەگری ئۆکێ با تۆ وا فکرکەیت و با فکرکەیت و خەیلێ زرنگی لەگرا ئاخێز اتفاقێکە خستگێسی اتفاق ئەوەسە مەتنێکی سەروەرانەی هەست کە گەرەکی ئینسانە سەروەرە کوردی بخۆڵقێنێ ئینسانە سەروەرە کوردی ڕوانگەی قسەکردنی هەڵس و کەوتی فەرقەکا تەکە بەچکە ڕەعیەت تەکە شەهروەند متاڵەبە تەڵەبە شەهروەند واوە شوێنە ئەوەی کە دۆینەکەی ئەمڕۆ بێت و معاشەکەی هاتکە یان نەهاتکە و دنیا خۆشە و قڕکەمەر ئەدا یان نایدا و حەزەکە و سوڵح و ئەمە گایریاگە بزانە تو لە خۆت سوالکە من قیاسم دروست کرد مەجید زەمانی بە $1 ملیار بوو لە لەندەنا کۆنفرانسدا ئەنێ نەهادە سیاسی دروستکە بۆ چون فرە حەزەکاوە ئازادی فرە دڵی بۆ مردمە بوو گەنە ئێران ئەسووتێ بۆ بابەجان ئەمە شغڵێسی سەرەوەی جامع بوون لە ناوە هەرەم بوون شغڵێسی ئەو ناتوانێت بڕواتە کەف جامعە ئەو ناتوانێت بێت و مردمە خوێڕیە بۆیە هەرچی بەچکە حیزە و دەنگ و ئیدعاکەرە و پرتە پرتکەرە پولی پێدا تێنێتی ژێرە ڕکێفی کەوشەکەی پێ ماچکە کەوشەکەی بۆ ماچکەنی سەر نەهادی دروستەکە ئەژێ هەرچی قەحبە و جندە و خوێڕی و گاندەر و ئەمانەسە کۆم کردو لەخۆم ئەو ئەم کارە ئەکا ئەو قەستی هەست لە تارانە ئیستا ملیاردێکی نییە قەستی هەست بیکاتە 100 ملیارد وەلی کاورای کارمەند سفەتە حقوق بگیر و ئەندازەی حقوقەکە خۆی تەنزیم کردەگە بۆیە تۆ هیچ وەختێ ناوێنی چتێ بە ناوە نەتەوەی کورد مەوجود بێ نەتەوەی کورد ئێرادی عمومی بوێت نەتەوەی کورد دەرو دەربگەڕێ وە شوێنە ئەوەی کە ئەلیتەکان دروست کات و دەسەڵاتی جەمیان لە دروست کات تۆ لە ناوە ئەم کوردەوە قەومی کریاگە دەمەکەیت و گەشتی حەسوود گەشتی بەچکە حیز گەشتی نادروست گەشتی درۆزن با تۆیسە نەتەوەی کوێی زەریف گیان تۆ نەتەوەی کوێی تۆ کە ئستعدادەکان گەورەکانە ناوخۆت ژنراڵەکانە ناوخۆت مردمەکانە ناوخۆت و مردەکان ناوخۆت سەرکوبکردشی جەڕەت بن بۆیە ئیشی لە مقابڵە ئەم توودە تێڵا بگریتە دەست و تێڵای تێبوڕی شەڕوا لە جێگەیەکی ترا شەڕوا لە کانون و هەرەمە قودرەتە نیگە دەسە ئەمانە هەر وەختێ مەیلیان بوێ بە مثالێکە هاوردم لەوەی کێژن جمهوری ئیسلامی سەرکوبەکە خەڵکە گوژێوتم خەڵک ناترسێ چون ئەم خەڵکە حیزە ئیدەیەک لە ئەوەڵ بە شەبەکە بە پوڵ بە سازماندەهی هەستەی ئەوەڵیەی کۆبوونەوەی خیابان دروستەکەن بە دروستکردنە مەوج بە دروستکردنە شایعە بە دروستکردنە تەبلیغات خەڵک تێرێتە خیابان ئەمە وەزنکەشیە ئیلیتە لە مقابڵ یەکترە سەر مێزدانیشێت ئەژێ 10 ملیۆنێک ماوەردە خیابان بۆت 40,000 داوە کوشتوە دەستەوە هاتووم کردو قاتڵ و حیز دافەیتر گوب خۆی 2 ملیۆنە بۆ تێرە چون ئەمانە ئیلیتن یەکتری ئەناسن وەکو فایلەکەی ئیپسین فایلەکەی ئیپسین گشتیانی تیابوو لە دموکراتی تیابوو لە جمهوری خاهی تیابوو گشتیان وەیەکو ڕەفیق بوون گشتیان وەیەکو بەچەبازیانە کرد ئەمانە گشتیان وەیەکو ڕەفیقن بۆ کەسیان ناوێرێ بێتە حەنای من چون من واقعەن لە گشتیان سەرترم من ئیلیتم ئەمانە بەچکە حیزن وانە خوار و هەنە کوردباز دەوڵەتە ئێرانی و عناسر دەوڵەتە ئێرانی کاورایە ئیلیتە ناسێ بۆیە من وەکو ساحێ و وەکو هەرچیەک اتفاقەکەوێ بە من ڕەبتی هەست من مەفهوم دروستەکەم من بەرامبەرە بە قەزایا ئەوێسم من هەڵوێستم هەست سەبارەت بە قەزایای نێودەوڵەتی قەزایای مەملەکەتی من بە ئەرکە خۆم ئەزانم چیرۆکێ تعریفکەمەوە وەختێ من ئەم مەتنە کوردیمە هاورد با بزانی دۆناڵد ترامپ سوخەنڕانیەکەکان لەگەڵ لەناو کاخە سفیدا لە کنارە دەسە نەمێوانی شامەکەی بەر لەوەی کە چارلز سێوەم بچێ بۆ پارلەمان سوخەنڕانیەکەکە لەوێ لە دەقیقەی 2:40 ئێژێ
ئەگەر چی بە ئێمە ئەیانوت ئەمریکا ئیدەس ئەمریکا یعنی تەمەدونیە ئیدەس تەمەدون یعنی بریتانیا تەمەدون یعنی بریتانیا ئەمریکا ئیدەس بۆ ئەو تێ هەڵدریاگانە وا هیچێ لەم دنیا حاڵیان نەبوو ئەم قسانمە کرد بۆ یاران ئاخێزە کوردەوارە سەر بخۆ من ئاخێزم دانیاگە ئاخێزە سەروەری مێحوەرە کوردانم دانیاگە سوڵتان پەروەردەکەم دام نەنیاگە بەچکە حیز دروستکەم حیز و گایریاگ لە ناو جامعە فرس شەهروەندە تێ هەڵدریاگە موتیع کۆت لە من ئەوە 6 ملیۆن کوردە قەومی ئیتنیکیت هەست نەڕێیتی وەژێرە تەجاوزە دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا خاسپانی کردگەسۆ دەوڵەتی عێراق خاسپانی کردگەسۆ من ئەگەر گەرەکتانە دەسەڵات دروستکەن ئیشێ کورد و مەجموعەیە کورد ئیلیتون وەگەرنە خەڵکە هاڕیاگە معاش خۆرە مشە خۆرە کۆمیتێ ئەمداد خۆر پوڵ ئەخوا فەرق ناکا کێ پێیەدا ئەیخوا نە پێی بەرەخوا نە ئاری تێ تۆ ئیشی خۆت لە مەرتەبەی لە گەورەی یابوێنی تۆشی پێ دوایە ئەم دنیا تۆ تەشخیصیە دەی جەهانێ گەناسی جەهانە قەشەنگێکە جەهانە زندگێت و جەهانە قەشەنگێکە وەگەرەکتە ئەم جەهانە بمێنی زیندوێ کاورەی تێ هەڵدریاگە حیز فکرەکە جەهانێنێ کلانە بۆیە ئەوە بە حەیاتی هیچ دەسەڵاتی دانانی بە حەیاتی کێ ئەتوانێت دەسەڵات و ئیرادەی کوردان دابنی وەختی کورد پڕیوێ لە ئینسانە گەورەیە ئیلیت کە من خەریکم تەربیەتتانەکەم من بەم زوانە هەرچی گەرەکم و فێرتانکە فێر نەبوون عەزیز من هاتگمە ناوە دەورانی وا قەحت و ڕەجالە لە ناوە ئەم فەزای کوردیە پیاگی تیان نییە کوردگشتی خەسیاگە من لە حوزەی کەلانە قدرەت قسە ئەکەم لە حوزەی زندگی فەردیتان قسە ناکەم لە زندگی فەردی تا پیاگی ئینسان خاسێکی ئەوە زندگی فەردیە بە من ڕەبتێکی نییە من لە حوزەی دەسەڵاتە گشتی قسە ئەکەم لە حوزەی دەسەڵاتە گشتی تۆ لە حوزەی دەسەڵاتە گشتی پیاە گەورەی کوردن نییە وە نەدبوو تا ئێمە هاتی و ئەمەسەکە من ئێشی ئێوە تەغییر بەم سەروبەندێسی سیر کە تۆ ئامادە نەوی خۆت وە ئیلیت نەوێنی تۆ ناتوانانی خاوەرمیانە بۆ من ئیدارەکەی من مەجبور ئەوەم بڕۆم لە تاران و لە ئەسفەهان کەسانێک کە سەریان ئەوێت تۆ بێنمیان ئیدارەکە دەست لە ئەدەبیاتە ئەوامانە هەڵەگرن ساختارە قودرەت کەوێنی بێحب و بوغزەیوێنی تۆ تەرەفدارە شیمی دەرمانی یا مەرگ بەرسەرەتان نیەی تۆ پزیشکی ئیشە بزانین سەرەتان چییە ئیشە بزانین دەرمانەکەی چییە تۆ دانەیەک بانفوزی کە گەرەکتە جەهانە کوردی تەجەسومە مادی پێبێ و تەجەسومە دەسەڵاتی پێبێ پس تۆ ئیشێ ساختارە قودرەت بناسی بازیە قودرەت بناسی و دەسەڵات بناسی ئایسە بۆ تا مشەخەس بوو من باکم بەوە نییە بێژم قازی حەمەقمە قازی حەمە کێز کەرە کوێز من چ گویەگە خوا چ گویەکی خوارگە باکێکم نییە من نە احتیاجم بەو هەست نە بە احتیاجم بە تەرەفدارانە ئەو هەست هەر کەسێ پێی وایە قازی محەممەد ڕەهبەرسی لە قازی محەممەد گایریاکترە نە هێزە منە نە قودرەتە منە نە ئەو ئایەندە کە من گەرەکمە دروستی بکەم بە ئەو دروستەکەی بە ئەو دروست ناکری ئیشە بی تۆ پێنم بیخمە لای دەسە قازی محەممەدە گایریاگەکەی یەکێک لە مێژوو ئێشێ مێژوو بگۆڕێت تا دەورانە کەسافەت سیکلە کەسافەت لە جێگەیەکە انقطاع پێیاکاوە بوڕێت و من بەڕیم ئەمانەی کە ئێوەیشنەوەن نە تووڕەیە نە بێ ئەدەبیە ئەمە لە گەورەی تێت و من گو دەرخواردە تەمامە ئەمانە ئەدەم بە ئەربابە ئێرانیە حیزەکانیانەوە ئیسا متوەجێ بووی کاورە ئاهات ئێوت بە چوار پارچکەکەوە ئەم ئیقلیمانە دروست کردگە منی ژوتم خەفە بووە بەچکە حیزە جاسوس ئەمە موقعیەتە قەڵای مەحاسرە کریاگە
هەم خۆت جاکەشی هەم جاکەشی خۆتە داوام لە کوردا گشتە حیز کرد چون تۆی حیز لە سێ محافزە گەمارە و دریاگی و درۆ و پانەوەن بۆ قنمان و دەسمان بۆ نەوەن و ئێمە حیزە دنیاین و هەرکە ئەمانگی حازرین و مەکن و دێگەوا باوک تۆ نەشکۆم بۆ تێری نە شەرەفم بۆ تێری نە گەورەم ئەەکەی نە ئەدەبیاتە فاخرم بۆ دروستەکەی نە موسیقیە فاخرم بۆ دروستەکەی نە کولتورم بۆ دروستەکەی بەچکە حیز مەسەڵەن مەنفعەتە تو چییە بە هەولێر و دانیشی وا لە ناوە کورد ئایسە پیاە نادۆزی تۆ گشتی خەسیاگە گشتی ترسیاگە گشتی ئێژی کەنیشکە ئازەوە نووزە نووسپاوەی بوختنی هەڵە جووسکێنێ گشتی ئەبرۆ قەیتانی و نەرم و ناسک و تازە ئەڕوا حەبەکاتە قنیقنی زلکە ئەمە نەتیجەیە قەڵای گەمارە و دریاگە ئەقلیمە کوردستان ئەم گەوادخانە و ئەم حکوومەتە گەوادە بەو حیزبە گەوادانەیەشە لە بین چێت من کە تارانم لە بین برد تو خۆت لە سلێمانی و هەولێر ئەتوێیت و پێتێژم و یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەگەر گەرەکتانە دەسەڵات لە ناوە کووردا کۆچ نەکا ئێشی ئینسانە گەورە دروستکەن جام بەچکە حیزانەیە و سەلاحەدین کەی کوردن نەیتوانی دەسەڵات دابنێ سەلاحەدین خۆی پیاگو بەچکە حیز تۆ پیاگویی تۆخمە قازی محەممەد تۆ پیاگویی گایریاب تۆ پیاگویی تۆ هەچی ڕۆژە کەباب ئەخۆی یەک ئاچوار دەرمۆردە کەباب نووسینە نییە هەچی ڕۆژە تۆ ئائینە سەروەری ئەیزانیت دەسەڵاحەدین دەسەڵاتەکەی گرت تۆ ئەو پیاگە بوویت ئەلیتویت قودرەت بناسی تۆ قودرەت دەناسی یا حیزیت کردگەسە ئەوجە شرافەتە نەداشتت مشکڵە کوردەوە قەومی کریاک ئەمەسە کە ئەدەبیاتە سەروەرانەی نییە تا سەروەر دروستکات تۆ بەجێ ئەمە قسە بکەیشە ڕەفتار بکەی تا خەڵکی فێر بوێ من لە دەورە ئەوەڵەوە کە ڕەفتارم کرد بۆیە ئەم جمێنانەی شمدا تا بزانی بازیەکە خێلە جددیە تا بزانی من تۆوە پوشی حساب ناکەم تا بزانی تو سەرەتانی تا من شەهامەت بگەڕێنم و بەناوە مردمێکا کە شەهامەت و دلێری تیا کۆچتاندا ئێوە کۆچتاندا خۆ بەجێ ئەوەی دانیشی تڕەتڕە تاریخ فەلسەفە بکەی ماکیاوەلی بخوێنە تڕەتڕە تاریخ فەلسەفە بکەی گۆستاف لۆبۆن بخوێنە مەکێندەر بخوێنە دەرکێکە لە ژێئۆپۆلۆتیک و قودرەت و ساختار و قودرەت و ئەلیت و ئەوام و ئەمانە بیۆ خوێڕی متاڵەبەم گەرەکە حزمان و ئازادیە بەرابەریمان گەرەکە تەڕکان ئەمە قسەی ئەوامە ڕەعیەتە قسەی ئەلیت نییە حاڵیتانە ئەم حیزبە حیزانەی ئێوە پیا گیانتیان نییە ئیدعای گەورەی بکە مشتی حیزە لۆکاڵی تێ هەڵدریاگە فاسد بەچکە سوالکەرە تۆخمە هەرچی پەرچین ئاپۆڕەی جاکەش و گەواد یەکتری گرتگە من ئەمە گۆڕم ئەم کوردە سەد دانە پیای گەورەی ئلیتی تیاوێ خاوەرمیانە ئەگۆڕێت ئەهەمر قەسەم بەخوارد ئەمان و 1 ملیۆن لەشکەریان بێ هەر ئەیان گێن ڕاست بەکە چونەمانە گایریاگن تۆ ئەقڵە نەوێ کناقنیەکی سوارەون تۆ لە ڕۆح و ترسیاک درۆزن فاسد تۆخمە نۆکەر وتوجيهات أحمقانة زوانة سخيف ظاهرة كسيف إسانا ناو خاورميانا حج قسيك بو كردنية
ئێستا متوجهون دەوڵەتە ئێرانی ئەزانێتە چیا تەرەفە ئەم بەچکە حیزانە ڕۆژی 2000 دەفا کاتە قنیانەوە چون خۆی دروستی کردگەن من لە گشتیان من جێم ناوێتەوە لە ناوە منتەقە کەسیان وە پیاگ نازانم نە خۆیان نە مەتنیان نە ئەدەبیاتیان من ئەوەڵین کەسێک وتم جمهوریە ئیسلامیە ئێران تەبینە نەزەری نەکریاگە دوگانەی مستەزعەف و مستەکبر تەبینە نەزەری نەکریاگە محوەرە مقاومەت تەبینە نەزەری نەکریاگە ئێرانە نۆڤین تەبینە نەزەری نەکریاگە چونمە ئەلیتم نەزانم ئۆسای داسانەکەم بەچکە حیزیش واوە شوێنە ئەوەی کە کلاشینکۆف چنێ نانمان هەز بیخۆین یان نێسمان بیخۆین تۆوە منێژی کوڕە خاسە یاوە من ناژی کوڕە خاسە من ئێرانی زاتی نیە دەم کاتۆ لە بەرامبەرما تی هەڵدانە عالەم و ئادەمیانەکەم تەحەدایانەکەم جورئەتیان بێبێنە ناوە ڕنگتەکە منە وتەکە یارانە منە ئەوەنم ئینسانە مەرتەبە گەورە لەگران نەوگە لە ناوام کوردە قەومی تنیکە کەسی تەوانە تەشخیصی نییە پێی گەورە کێس ئەوەنە چرت و پرت قسەکەن وەزانە قسە معنای نییە ئەسن دەرکە قسە ناکات لە منزەرە خۆی ئەحمەقی و ئەنوارەتە دنیا گەورەترین مبارزە لە ناوە کوردە قەومی تنیکە ئەمە بوو ئەدەبیاتە ڕەعیەتی لەبین بووەی کۆمەڵێ ئیلیتە خۆ بەزل پندارە دەسەڵات خوازە کوردی دروستکەی و من دروستی یەکەم لێتان ئەدەبیاتە حیزە حیزە نەشنەومۆ لە دەمتاناها من تا ئیستا بەمانە نەموت کە ئەمانە دزی ئەکەن دزی خراوە گانگانۆکێ ئەکە من وتم تەمامە شوغڵەمانە هەر ئەمەسە خۆ من ناتم ئەخلاقی بەرخوردکەم هەر ئەمەسەم من بووی پێشم گانگانۆکێ من دروستم کردگە کاورا هیچ شتێکی تری نییە بیکە حوسەڵەی سەرەکی بازیەکە کاورا سێکس ناکە لەبەرەوەی پلەژەر جنسی بوات کاورا وەخت بووگەسە مری گیانی بووگەسە مری نازانێت چی بکە دەست بکاتەوە کنالوتیە یا گانگانۆکێکە بازیەکات گیانی بووگەسە مری لذا ئالەم سەروبەندەکە خەریکی نەڕۆی نەبەرەوە بەغا حیزە نامێنێت ئەو حکوومەت گەواد ئەقلیمی کوردستانە نامێنێت بە تەمامە قودرەت ئامادە و نەم فەزا جەمکەنەوە مەردم لە وەختە خۆیە قارەمان و پاڵەوانی گەرەکە یەکێکی گەرەکە فەرماندەهی و جڵەوە ئەسپەکە بگرێ وەکو پیاگ بوێسێت گوێمەدەنان فڵتە فڵتکەرانە حیز و بەچکە حیز و دەکە درۆزن و بەچکە فاسد و شەشمەنی پەنجقەرانیە تەوافقاتە کەزایەتەکە یەکتریە ئەمانە نە عەدەدێکن نە گوویەکن نە بە هیچ کوێکن دەورانیان تەواو بووگە تەواو بوو ئێوەیش سندوقە انتخاباتان دانن یاگە تا پانیکەن و بە دیارە خەڵکیان ڕەئیتان پێبا ئێمە واینە سەروبەندە شێوانە بوروکراسیە ئێرانی و دەوڵەتە ئێرانە سنووق ڕەئیمان نەگەرەکە گەرەکمانە بیشێوێنین وەختێکیش ئێمە شێواندمان قودرەتی مەدایێنینەوە دەنگیش ئەوە ئەدەن کە ئێمە گەرەکمانە گوزینێ ئێمە انتخابیەکەی ئەوان دەنگی پێدەن تۆ قودرەتە نەوێ بە دەنگ هیچ ئەوامی قودرەت ناگریت کاورایە مەجیدە زەمانی 1 ملیار دۆلاری لەم خەڵکە نەدزیوێت نەهات دروستنەکە هیچ کەسێ پێ نایژە کوڕە خاسەس و زۆرە پوڵە خۆی بەوە ڕەفیقەکانی و ئەربابەکانی تۆ پەرکێش ئەکا دەنگ بەی و کاندیدێکە ئۆدایەنیت چون تۆ خبەڕیت سنووق ڕەئی قەواعد بازیە دوو ئلیتە وەختێ ناتوانن تەکلیف مشەخەسکەنەوە مشتێ مەردمە کەری بۆ بانگەکەن ئەم مشتە مەردمە کەرە لە بینە ئەی و بی کە مەدە نەزەرە ئێمەزێکیان هەڵبژێرێت وانە مردم ئێرادەیەکی نی لە خۆی و ئالەگرا ئەوە پاکی بڕژێنمە سەرە دەسە یاران بفەهمن ئێمە دەوڵەتداری ناکەین فعلەنا ئێمە ئیستەگەرەکمانە ساختارە ئەم بێسزایانە ئێرانی لە بین بووین تەوەهمە خەڵکی لێتان نەدادا
پڕە لە فەساد دەلیلەوەی کەم کەسافەتە ئەم خەڵکەسە ئەم خەڵکەسە بە تەمامە دەست و دەسەڵۆکە دەوڵەت و نەهادەکانی ئەمانیە تەولید کردگە چاوەڕوانی کردن بە دیدارە ئەمانە تۆ وەکو ئەمانەیەکە دیارە توێش وەکو ئەمانیتە ئەگەر تۆ ڕەهبەری و ئەگەر تۆ خەریکی داهاتووە خوڵقێنی تۆ ئەمانە بە شوێنە خۆت هاکێشیت ئەم قسانە لەناوە کووردا هیچ کەسێ نەیکردگە من مەجبور بووم بیکەم من مەجبور بووم بوومە معەلەمە ئێوەیش وا 10 ساڵە دیبەیتەکەم تێتانە نەبوو دانەیەکتان نەخدە دروسێ بنووسێت تەوزیحە دروسێک بات مشتێ مردم مسەتەح بەچکە ڕەعیەت ئەدەبیات ڕەعیەت حاڵی نەوەک لە منتەقە قودرەت نەفامیگ لە سیستەمە دەسەڵاتە دنیا هیچ دەسەڵاتێکی لێ نایتە دەرو ئەمانە گایریاگە دەسە دەسەڵاتدارانن ئێمە خۆنە دەسەڵاتە گشتیمان بوو نە نەهاد و مؤسسەمان بوو نە زانکۆ و دانشگامان بوو تا من تەدریسی بکەم بە ئێوە یا کەسانێک بێن تەدریسکەن گەورەتان تیا دروستکەن باوە کاول دەوڵەتە ئێرانی دانشگای حقوق دائەنێت تا دیپلۆمات تربیەت کات بۆ وەزارەتە خارجە ئێوە چۆن فکر ئەکەن دروستکردنە دەسەڵاتە کوردان ئینسانە گەورەی نەگەرەکە ئینسانە گەورە جارێژت تەبعی بگۆڕێ خۆی وە گەورە بوێنێ کورە بابە گیانم سەرانە حیزبیە مشتێ وە قمۆکریاگن لە ناوە مشتێ وە قمۆکریاگی ترا خۆیان و مهم ئەوێنن بمەحزە ئەوەی کە چاوێنەکەوێت و دیگەریەکە لە لەو کاڵە خۆیانانیە وەکو جندە خەپەکەن بۆیە من ئەمانمە هەروە بەشەر نەزانی نەخۆیان نە حیزبیان نە پووریان نە چەکە هەمەسخەرەم کردن باوە خوێڕی تو یەک کەلەمەت بۆ یەک پۆزیشنە جنسی نیە گەوات تۆ لافیتەیەکە دەرمۆردە کەباب نەنووساگە دەرمۆردە دوو شتە ئێبتدایی کە خۆراک و سەکسوێت تۆ فقط ئەم دووە ئەزانی نە تام ئەناسی نە چێژ ئەناسی نە ئەزانی چێژ چییە کورێوە نەفەرێکتان تیانە ناوی چل بەهارات بزانێ یەکێکتان تیانە فەرقی گۆشتی گوێرەکە و فەرقی کاوەڕێیەک بکاتەوە خوێڕی تۆ هەر بووکی تۆ زوانەکە و قنەکە و سکسەکە ئەمیشە نازانیت لەعنەت لە باوکی ئەوەی حەسادەتتان پێ بکە 1 تریلیۆن دلارە بێ هەر گەوادی 1 تریلیۆن دلارە بێ حیچێنی ئێشە بێتە ناوێم کووردە حیزە چون فقط ئەوان تۆ مهمە زانن بۆیە من ئەمە لێیان سەند استيشا بيتانجم مبارزة إما تعتيل ناوي تا قيامة آخيز موجودة وحرشي جروين برو قدرة منتر بتوتر ولا مسير الريقمانة موانع لهادين قرمو ساردتان نويتو مسير إما مشخصة من لأو روجة أول وتم إليت واقساكا إليت ناجي حزوة شيكم إليت إجي مطلوب إما تشيه مطلوبة إيما أمسر موقعية بكيفريانة أجنبية فاصلة دست نشاندية إيراني نابود كين لسرزمين خمان ونابود يكي أما جراند استراتيجية مس ونابود يكي لحظة كيش ناويسين تماما ديبيت أنا من إكم لو راستاسا من ديبيت أكم ديبيت كان من أو جنجسك إكم بس كوي قسكانم جمع كمو إيوه حتى مشايا مصاحبيك تانتك منا كردايا توانا برسيار كردتان نية جميع كمو آخذ كردوار السربخو وكو حيج كسيكني آخذ إليتا وقرأ كيسي كومالي إليت وقورلنا وكردروسكا أماني إيوه إيوينن قوري قاتينا كنا ريش تشرمقو قوي خاور سروك عشيرو سروك حزبي أمانا حيج إنيان أمانا مشتي حيزن
ولی کاورا ئەگەر لەناوە حەوزەی زندگی خۆیان فکرەکە زندگی اجتماعی مناسبێکی هەست ئەمە وە دەردە حەوزەیە کەلان ناخوات دروستکردنت دەسەڵات بەر لەوەی F35 بوێت ئەقڵ F35 گەرەکە لەناوە ئێوە پیاگێکی تیا نییە خۆتان وە پیاگ بزانن و دروێژی F35 نییە کورە تۆ خیرەتە نییە تۆ ئەقڵە نییە تۆ شەرەفە نییە تۆ ڕۆحە نییە گەوا باوکە بەچکە ڕایەت لذا کورد ئینسانە سەروەرە کوردیە ئاخێزی گەرەکە من دروستیەکەم ئەو جمێنانی شدان تا تۆ خاص بفەهمی من چەنی قاتعیەتم هەست لە دانائیەکە کە هەستم بەرامبەر بە ئەمریکاییکەم من سوحاب ڕۆمەتاران کۆمەڵێ ئینسانە سەروەرە کوردیم گەرەکە لە پاڵی دەسماوێ من بەچکە حیز و بەقاڵ سفەت و دەڵاڵ شێوەم بوو چییە تۆ حاڵیت نەوگە مناسباتە قودرەت چییە من شەڕێکم دەست پێکردەوەم شەڕە ئەوەمەوە و ئێوە ئەوێنن ئەیوەمەوە ئەمە ئینسانە گەورە ئەیواتۆ گەورەئی و دووگە قم نییە گەورەی وەکوت شەواڵ و کراوات و مەدرەک نییە گەورەئی کۆمەڵی ئیلمانی گەرەکە تاڵە تۆ ئینسانێکی تەراز دروستکات ئینسانێکی تەراز مەسعود بارزانی مەرجعە کوردە مەرجعە چی کوردە محل الرجوع بۆ قندان چییە مەرجعە چییە ئاخە ئەم فڵتە فڵت و جڵتە قسە لە ئێمە هەڵەگرن لەکێ نەقنگە خۆتان ئێوە ماڵە ئەمە نیەن حیز نەکەن لەسەر وەستانەکە دانیشە بەخاز بتگێن خۆ ڕووداری نەکەی ماڵە قسانە نیەیت ها بابا ئێوە تو عێراقت لە هیچ کوێی دنیا دیار نییە عێراقت فیلد ئستەیتە تۆ نە قودرەتە داخلیت هەست نە بازیگەرە منتەقەیت نە بازیگەرە جەهانی تەڕکەن تۆ ئوستانێک و چکارەی دەوڵەتە ئێرانی ڕەفتارە میلیشیایتان تەکاکە ئاقانی هەڵەسێ ئەڕوا بۆ عێراق ئاقانی هەڵەسێ ئەڕوا بۆ عێراق دەسەکاوە قنگە ئەم دەسەکاوە قنگە ئەو دەسەکاوە قنگە ئاقانی لە تارانە جووسکە بۆ قنی ئەوەن و پیاگی دانانێن تەڕکەن تو لە عێراقە حیز نەماگ فاسد فیلد ئستەیت و ئوستانێک و کەرە کوێی تۆ خراو مەشە هەڵتانی گرتگە ئەمانەی من ئێژمی فقط ئلیتی ئەفەهمێها ئینسانە مسەتەحە ئەحمەق نایفامێ کاورەی کەن ئەندەرخەمە مستەرا و نانە سەکێسی ئەندەرخەمە حەزە بچووکە حیزەکانێسی دنیاتان گەورەکەن تا بتوان گەورەی بنوێنن کەواتە ئەگەر تاگرا مشەخەص بوو بۆتان لەمە بعد یارانە ئاخێز بە وردی متەوەجه ئەون کورد لەم سەروبەندە ئەسرە ئاخێزیان بخوێن و ئینسانە سەروەرە کوردی گەرەکە سەروەری هەروە ئاسانیە لە دەمتانە بێتە دەر سەروەری پیاگی گەرەکە مەردی گەرەکە خۆی وە گەورە بزانێت جێگەی نەوێتۆ لەم دنیا متاڵەبەی دموکراسی نەوێت متاڵەبەی قودرەتی وێت جەهان ئەو بوێنێت و سەراحەت قسە بکات توانە بڕیاردانی بوێت پس ئەم فڵتە فڵت و فەسادەی کە تا ئێمڕۆ دیکتانە فەسادە دەوڵەتەکانە لە داپڵۆساندن و قەومیکردنە کورد ئێوەش با بزانن من بتوانم سەد ئەلیت بە معنای واقعی وەکو خۆم تۆلید کەم سەد ئەلیت تۆلید کەم کار تەواوە دا ئێوە خۆش